سلااو ڕێز تەماشەوانی هێژا من دەخواست هەنێکی بە کورتاسی بەحسا چلەیە ژینە ئەمینی بکەم و ئەس دەوێ باوەڕگێ دامە و بە تایبەتیژی تەماشەوانێ مەی کو بە کورمانجی ڕەوشێ دشۆپینن بەڕاستیژی هەنێکی بێبەش دەبن لە ئاگاهیەن ڕاست و دروست و ئانالیزێن دەجێدا لۆماژی ئەس دەخوازن دەوێ بەرنمەیەدا بەحسا پێواژەیەکی بکەم و پڕ گرنگە و نوچێ دەبە ئەو پێواژەیە بەڕاستی ژنە هاوشونڤ گەرەک مرۆڤ خۆنیشاندان ئیرانێ گۆهاتنێ ئیرانێ بە جددی بگرێ و بە جددی ببینێ گەرۆ گۆهاتن چێ دەبێت چێ نابێ وان ڕۆژانەدا دیاری دەبن ئەوژی چۆ دیاری دەبن بە چلێدا دیاری دەبن چلە یعنی چۆ ڕۆژ پڕ گرنگە هەم دە دیرۆکێدا مەسەلەن خستنە شا ئانجی شۆڕشا لە دژی شا کوچێوی 1970 هەیە پشتی چلێدا ئیدی تێ ئانالیزکردن تێ دیتن و ڤەگەڕاوی تونەیە یعنی پڕ گرنگە چلە و دەوارێ ئۆلیدا دەوارێ جوواکیدا چلە پڕ گرنگە مرۆڤ دەچلێدا ڕوێ خۆ دەتراشی جلێ ڕەشداتینێ و تازی دەناوە ماڵباتێ دەردکەوێ مەزن دەبێ هەگەر کو دژمناتی بێ دەچلێدا تێ دیاریکردن کەنگی کو لە کو تۆڵە تێ ڤەدان ئەو تشتانە پڕ گرنگن و ئەگەر مرۆڤ وانە تەرجمەیەن سیاسەتێ بکە بەڕاستیژی مرۆڤ دەکارێ بگێژە ئەنجامان کە ئەم پێواژە بە پێواژە دەست پێ بکەن و ئەم وەخت وەندانەکەن ji بۆی و وەخت لە جەم من ڕێزێوی هەیە ئەس ناخوازم وەختێوەژی بگرم ئەس دزانم وەخت لە جەمۆژی ڕێزون نرخاوی گەلێکی زێدەیە لە پێواژوە یەکەمیندا لە ڕۆژە ئەم بێژە شەهیدکردنا ژینە ئەمیندا خۆنیشاندان دەناوە محەلێن بچووکدا بوون دەناوە جادێن بچووکدا بوون بێ ڕێخستن بێ سەرکردە و خۆنیشاندان شیعارێوان بڕوخێ بمرە بوو و دەوەردا ڕژێم نەدیکاری بوو کۆنتترۆل بکە ینی دیکاری بوو جادەی کۆنتترۆل بکە محلێکی لێ محەلا پشتیوی سەریالدا محەلا کەلەکەوی سەریالدا محەلا ڕاست و چاپ سەریالدەدا لۆ ماژی بە تایبەتیژی لە باژاران بە تایبەتیژ لە باژارێکی وەک تەبرێز و ئیرانێک و نێزی 20 میلیۆن ئینسانان تێدا دژین تو چۆ دەکاری هەمی محەلیان کۆنتترۆل بکەین نابەیانی لۆ ماژی دەوارێک پراکتیکیدا مەدید دەوات چڵ ڕۆژاندا یعنی چ ڕۆژێ بۆرتیدا بە قاسێک و دروشم بڕ و خێبوو لێ دەوارێ پراکتیکیدا ئەنجامێکی وسا بخۆرە ئانیک و ژە بڕ و خێزێ دەتر خستن و دەربازکردنا ترس بوو هەیبەتە ڕژێمێ بوو هەیبەتە پاسداران هەیبەتە بەسیجیان هەیبەتە عسکەر و پۆلیسن ئیرانێ لە جادێدا شکستنا وێ بوو لێ بخە بدەڕەڤاندن و بکەوە پەوی بەداران بە کەڤران و ڕەزیل و ڕیسوا بکە ئارمانچ مرۆڤ دەکارێ بێژە زیاتر ئەو بوو دەوارێک پراکتیکی داز نابێژم دە ڕۆژە یەکەمیندا ئەستراتیژی پلانێکی وسا هەبووە لێ وسا چێبوو ئەس دەکارم بێژم ژە خستنێ و ژە ڕووخانێ زیاتر ئەو بوو و ئەو دەم دەرفەتێک ڕەخسان ji بۆی و خۆنیشاندان بکارە بن قەناعەت بە چینێن ناوەڕاست بینن ji بۆی و خۆنیشاندان بەریا چلێ تەنێ مرۆڤێن 12 ساڵی حتا 18 ساڵی 20 ساڵیدا مرۆڤ لێ دنەڕێ یعنی گازنجی ئەو بوون چما تەنێ گەنجن ji 20 ساڵی کێمتر دەناوە خۆنیشاندانان تێدیتن لە پێواژەیە پشتی چلێدا یعنی بە چلەیە ژینە ئەمینی ڕەمەدیت لە دیمەناندا دیمەنێن مرۆڤێن 25 ساڵی و 20 ساڵی و 25 ساڵی و 30 ساڵی 35 ساڵیژی تێن دیتن ئەف کینە ئەف کارمەندن ئەف دوکاندارن ئەف ئەسنافن ئەف مەئمورن ئەڤیا پێشکەتنێکی گەلێکی گرنگە خاڵە دووەمیندا پشتی چلێمەدیت و خۆنیشاندان لە گەڕەکان و لە جادێن بچووک دەردەکەون ji بۆی ئەوتۆبانان ji بۆی جادێن مەزن جادێن مەزندا کیهێنە جادەیە مەزندا تو دکاری دەوڵەت فەلج بکەی دە جادەیە مەزندا تو دکاری ڕێکا بازرگانیە بگری تو دکاری بازرگانی و هاتن و چوونێ بە تەمامەتی فەلج بکەی
ji bo dewletê de refleksa dewletê di destpêkê de ew bû yani heta ku xwenîşandan di nava mehelleyên biçûk dabin di nava cadeyên biçûk dabin em dikarin wane îdare bikin em pêwîst nake wan bikujin pir kesî bikujin wek em bêjin qetl û amên berê ku hatine kirin bi taybetî ji ya zahîdan ku hezar kes li rojekî de kuştin em pêwîst nake vî bikin em tiştekî dikin ku xwenîşander di nava mehellê de piştî çil pêncî rojî dê biwestin herkes biçe mala xwe û wekî dinê karvedanê dewletê çi bû du tişt bûn yek destê Emerîka û İsraîlê têdayê di vê meselê de wek herkes dibêje bi taybetî jî ew li Tirkiye pir heye bû FETÖ'dir bû İsraîlîdir ayên tiştên wisa bêmana her rejimekî dîktatörî ku dibêje Çîn dibêje Rusya jî niha vêyekê dibêje ya duhemîn mesajê wan bi taybetî ji bo Çînê mihafezekar xwenîşandar bêexlaqin ew tenê armanca wan newa xwe tezî bikin armanca wan tiştekî din nîne ew tiştekî dinê naxwazin dixwazin çarçevê serê xwe rakin xwe tezî bikin bêexlaqiyê dixwazin li xwenîşandanê gezî de jî me dît ku kesên derdorê AKP eyên tişt digotin xwenîşanderên gezî dixwazin ereqê bixwin zoloma xwenîşandanê çê dikin û yani îran bi wan dû propagandan de dixwast henekî li ser Çînê mihafezekar henekî bandor bike lê em dibînin ew jî kar nekird û ew jî vala derkir di nava xwenîşandanê de dengê însanê rîformxwaz mirov dibîne heta hinek kes fîgûrn jî yani berê rîformxwaz bûn digotin pêwîst betundû tu jî û xwenîşandana dijî Îranê nake dewletê rezîl û rîswa mekin dewletê zeîf mekin em bi rîforman de di nava parlemanê de li rêka hilbijartinê de em guhertinan çê dikin ew jî nehatin nav xwenîşandanê yani ev tê watayê ku rîform li Îranê çê nabin çê dibin çê nabin em ê piştra vêyekê bizayîn lê qenaetekî bi giştî qenaetekî wisa heye ya dinê mirov lê dinêrê piştî çilê çima tabaqe û Çînê nêzî dewletê yani ez dibêjim nêzî dewletê yani ne dijminê dewletê ne tên ser cadê yani me dît li bizava kesik de hereketa kesik da 2009 cara yekemîn xelkê Îranî ya xwenîşander digava ku polîs dihatin li wan bixin û wana parçe bikin şiarê wan ew bû polîs birayê me ye polîs birane polîs birane polîs gul didan polîsan polîs maj dikirin destê xwe dixistin ser milê wan dixwazin bi wê rengî bandor li ser çê bikin lê ev kî bûn ev zêder Çînên ku pir dijminê dewletê nîne lê dixwazin dewlet bêguhertin mirov lê dinêre ev li bihara erebî de jî hebû yani piştî 2011 de li bihara erebî de me dît heta li Silêmaniyê gava ku xwenîşandan çê dibûn diçûn gul didan polîs biskûît û şekir û tiştên wisa didan polîs da ku bandorekî li ser polîs çê bikin lê niha li Îranê de ev yek hatiye guhertin polîs êdî ne birayê wan ew li ku polîs bin ew lê dixin ew dikewin peywan ya dinê xwendevanên zanîngehê di roja yekemîn de astê bejdaran rêjeya bejdaran cuda bû piştî çilê Jîna Emînî zêdetir bûye çima zêdetir bûye ji bo ku xwendevan begiştî ez dibêjim begiştî xwendevan yek stratîjiya wî heye ez dixwînim demê pêş dibim memûr li daîreyekî dewletê de lê gelo tu bixwînî xwîna xwe xelas kî tu li Îranê dibî memûr nexuye sedî 90 nabin memûr ji bo ku kar tune damezrandin tune ye tu heger dihatî damezrandin tu çi qasî li zanîngehê li biborîn li daîrê de tu serbestî berastî jî ew jî nexuya ye tu çi qasî serbestî zehmet e tu serbest bî li daîreyekî wisa de yani ew wêyekê dibînî ya dinê heger ku tu bûyî memûr meaşê te çi qasî mûçeyê te çi qasî têra jiyana te dike ew jî berçavan e loma mirov lê dinêre berastî dewir de jî guhertinek çê dibe di nava zanîngehê de û
حتا خوێندەوانێ نێزی ڕژێمێ بوون بەرێک و لە ناوە خۆنیشاندان لە ناوە زانینگەهێ دژی خۆنیشاندەران خۆنیشاندان چێ دەکرد یعنی کۆنترا شۆڕژ دەکردن ئەو ژینەها هێژماریوان کێم بووە و چالاکیێوان نەمانە چلە پرپر گرنگە دە کللتورە مەدا لە ڕۆژ هەڵاتە ناژین یعنی مرۆڤ لێت نەری وەک من گوت ڕژێمە شە پشتی چل ڕۆژی یعنی پشتی و خۆنیشاندان و شۆڕشێ بوو دژی ڕژێ باشە 1970 پشتی چل ڕۆژی مرۆڤ دیت شا بەخۆشی دیت و vegera vêyekê zehmet e nîne veger nîne êdî pêvajo çûye astekî dinê de û deç lê de wek me got deç lê de guhirtinên nû çê de dibin di nava malbatê ku kesekî wan miriye an jî hatiye kuştin ew guhirtin çêne berê meselen beriya heta çil rojan tazî di nava malê de ye tenê kes û karên miriyê diçin serdanêwî dikin lê di roja taziyê yekemîn de û roja çilê de kesên dinê jî serdan dikin betaybetî jî li kultûrek Îranê de ev yekî heye yani kesên rûspî jî diçin kesên memûr jî diçin mela jî diçe mamosta jî diçe doktor û muhendîs jî diçe hemû çîn beşdarî dikin devê de heger ku mirî an jî kesên ku hatî kuştin dijminatiyewî hebe bi destê dijminan hat bikuştin piştî çilê de êdî dirûnin ka em çawa kengî li ku em toleyawî helbênin întiqamawî bikin yani ev hemî de çilê de têkir loma kultûra çila heger ku siyasî bibe mirov dikare bi avayekî dinê lê binere mirov dikarî behsa pêvajoyekî nû bike ku tazî li malê derdikeve diçe derve mirov rûyê xwe tiraj dikin jin cilê rej datînin û derdikevin derve pêvajoyekî nû dest pê dike piştî loma giring e mirov di vê pêvajoyê nû de stratîjiya dewletê henekî şirove bike gelo stratîjiya dewletê çi dibe navşûnve de ji bo ku di roja şehîdbûna jîna emînî heta çileyawî mirov lê dinêrî xwe nîşandan di nava meheleyê biçûk dabûn di nava cadeyên biçûk dabûn û dewlet stratîjiya wî ew bû bêlin em wan li nava wê cadeyê de bila xwe nîşandanê xwe bikin bila çarekî xwe bikin xwe bi şev têkirin û piştî mehekî çil rojî pênc rojî ew diwestin ew vedigerin mala xwe û êdî her tiştek dawî lê tê lê me dît wisa nebû ya dinê jî stratîjiya dewlet ew bû wek me got pir xelkê nekujin bila di nava meheleyan de bin biwestin bê umêd bin vegerên malê lê ew yek jî çê nebû mirov lê dinêre wek me got xwenîşandan diçin cadeyên sereke li nava xwenîşandanê de mirovên temenê wan 20-25 salî 30 salî 35 salî tên dîtin ew tê çi watayê ku çîn û twêjên dinê beşdarî kirin dengê rîformxwazan mirov dibîne hemî zanîngeh beşdarî dike di xwenîşandan û li zanîngehê derdikevin derve loma jî me berastî mirov lê dinere hinek guhirtinên nû çê dibin meselen yek li wan guhirtinana teqînên ku li Îranê çê dibin di wan rojane de teqînê ku çêbûn ez ê werim ser ya dinê jî daxuyaniya Hüseyin Selamî fermandeyê Supayê Pazdaranê Îran an jî Besîc me dît ku dibêje îro yani ew daxuyaniya ya duh ez bawerim dibe îro roja dawiyê ku hûn bên ser cadê ew tehdîdekî pir mezin e yani navşûn ve em ê pêvajoyekî nû dest pê bike pêvajoya nû çi ye qetl am em qetil dikin heta niha me hûn nekuştin hûn ji cadeyên biçûk derkevin em we bikujin hûn çîn û twêj û tebeqeyên nû beşdarî hilbijartinê bikin em ê qetl am bikin an dê qetl am bikin an jî dê bi xwenîşandanan re rûnin lê piranî çavdêrên siyasî egera yekemîn zêdetir dibînin
و حەقی وانجیە استراتیژیا خەڵکێک استراتیژیا خۆنیشاندەرانجی استراتیژیا خۆنیشاندان لە مرۆڤ دکارێ بێژێ نینە یعنی استراتیژیاوان بڕوخێ ئازادیە لێ ئازادی چییە نەخویەیە یعنی ئازادی ji بۆی من tişteke ji بۆی te tiştekî din heye ji بۆی kesekî netewperest ڕزگاربوونە لە بندەستێ دەولەتێکی کو ئەو بە دەولەتێکی بیانی دبینێ و دامەزراندنە دەولەتێکی نوێە ji بۆی کەسێکی دیموکرات tiştekî dinەیە ئازادی ji بۆی کەسێکی مسلمان ئەوە کو بە سەربەستی بکاری نمێژ بکە و سەرێخۆ بپۆشی ji بۆی کەسێکی سیکولار ئەوە کو زەخت و گشار لەسەروی نەبە ئەو کیژان جل بخوازێ لەبەر بکە یعنی ئازادی شتێکی خویانینە لەسەر بنگە ئازادی مرۆڤ نەکارە بێژێ استراتیژی و پەرسپەکتیفەک هەیە پەرسپەکتیفەک نینە هێژی ji خوا مرۆڤ نەکارێ بێژی تشتێکیە بە ناوی شۆڕش حرەکەتێکی سەر هەڵدان هەیە نەبووە شۆڕش نەبووە شۆڕشێکی ئامادەکریش بۆی کو شۆڕش پێویستیایی بە پرۆژێن سیاسی هەیە پێویستیایی بە فکر هەیە پێویستیاوی بە مانیفێستۆ هەیە ئەم دەوڵەتێکی چاوە دەخوازن ئەم سیستەمێکی چاوە دەخوازن ئەم ئابوووریەکی چاوە دەخوازن ئەم ئارتێشێکی چاوە دەخوازن سیاست ئامای دەرەوە چاوە دەبە سیاست ئامای ئەتنیک و گروپێن جوودە چاوە دەبە سیاست ئامای ئۆل چاوە دەبە هەمی گەرەکتابن ئەف نەهانینە یەک یا دووەمین حتا نەها خەڵک ڕێکەی نادا گروپێن ئیدۆلۆژیک بێن مەیدانێ یعنی مەبەستێ من پارتی و گروپێن ئیدۆلۆژیکن یعنی هەمینە پارتینە میناک ئەو ماڵباتە پەهلەوی شاهێن بەرەیە ئیرانێ دەناوەکەوانێ داز دەبێژم شا ئەم نە پارتینە لێ ئەو خواوەسا دە حەزبینن کو ئەگەر کو شۆڕشەک چێبێ ئەوێ دیسا وەرن سەر سەڵتەنەت ژوانڕا دەبێژن شاپەرست سەڵتەنەت پەرست خۆنیشاندان ڕێکێ نادەن ئەو وەرن خۆنیشاندانای خۆنیشاندان و فکرێوان و ڕێبازێوان و دروشمێوان حتا ji dروشم و فکر و داخوازیە پارتیên کوردی داژی جوداترە مەسەن پارتیا هەریکەڤن یەک و هەری خوا مەزن دەبینی خۆ خۆدیە ڕۆژڕا دەبینی پەدەکەیە ئیرانەیە پارتیا عەبدوڕەحمان دکتۆر عەبدوڕەحمان قاسم لێیە مەسەلەن پەدەکەیە ئیرانێ جارە یەکەمین گاڤەکو لە دەرڤە لە ستۆکۆڵمێ پایتەختە سوێدە بەشداری خۆنیشاندانان کرد مرۆڤ لێ دەنەرێ لەسەر لافیتێوان پانکارتێوان ژن ژیان ئازادی گۆڕتبوون ژن ژینە ئازادی تشتێکی وسە یعنی بەوێ دروشمێ ناڕەحەتن ji بۆی کو ئەو پارتیên ku beriya 30-40 ساڵی و حتانەها چەند جیل و ئەو چێبوونە چەند جەنەراسیۆن چێبوونە ئەو جەنەراسیۆن بەڕاستی وانە قبول ناکەن ئەو جەنەراسیۆن شا قبول ناکەن ji خۆ دەبێژن ینی هەر کەسێکی ku تاریخ خوێندە بە شۆڕش چێبوویە دەستپێکە دژی شا لێ بە تەسادف و لە ئەنجامی خەلەتیان و لە ئەنجامی بێتەدبیریاندا ڕژێم بوویە ڕژێمەکی کۆمارە ئیسلامیە ئیرانی لە شوێنە دیموکراسیەدا چۆ جارێکیدن شاڤەگەڕینە لۆ ماژی مرۆڤ لێدنەری لە خۆنیشاندانێ بەرلینێدا مەسەلەن ئەز میناک بینم هەری داویە چەند ڕۆژ بەریانە هاچێ بۆ خۆنیشاندانێکی مەزن بوو ماڵباتە پەهلەویژی کەشک و کوڕێوان و نەویێوان هاتبوون ماڵباتە پەهلەوی ئاڵەیەوان و ئاڵەیە پەدەکێ ئیرانێ یعنی ئاڵەیە پەدەکێ عراقی و پەدەکێ ئیرانێژی هەمان عینی ئاڵا قبول دکەن ئاڵەیە باشوور ئەوژی قبول دکەن ئەو ئاڵەیە تاف تێدا هەیە لە سەروێ ئاڵەیە داژی گەنگێشە هەنا ئاڵەیەوان و ئاڵەیە شاه پەرستان بە هەڤرا لە کەلەکی هەفتوو بوو یعنی هەڤاڵی هەفتوو بوو حتا بە هەڤرادا خوێن سوحبەت دکردن ناوبەراوان پەر خۆش بوو حتا ji خۆ ئەو تەنێ ژێرا دەبێژن شاه يعني پەدەکێ ئیرانێ يعني تەنێ پەدەکێ ئیرانی حتا نەها بەیعەت دایە شاه و بەڕاستیژی خۆنیشاندانی ئیرانی تشتێکی وسا قبول ناکەن کەس بەیعەت نادێ شاه شاعێکی کولە ئەمریکایە لەسەر دزیێ شۆڕش چێبووە لەسەر گەندەڵیە لە شۆڕش لە دژیوی چێبووە چوی ئەمریکای مام هەمی پارەیە ئیرانی بە خۆرا برنە و جاردن ڤەگەڕێ بێ سەڵتەنەتی دەسەڵاتی تشتێکی وسە ممکن نینە لێ تەنێژ چما بە کوردان ڕا نێزی هەفتوو دەبە ji بۆی ku ئەوێن ku نایەن قبولکردن بە شۆڕشان نوێیە ئیرانێدا مەجبورە نێزیک دەبن یەک یا دنێ
دوو تشتێن جوداهانە یعنی ئیرانیان بە کوردجی دەناودا ئیرانیان دیاسپۆرا جودانە ئیرانیان نافخۆ جودانە ئیرانی نافخۆدا دەناواندا مسقالێک زەڕەیەک نەتەوە پەرستی مەزهب پەرستی مرکزیەت چیتی دەناواندا نینە ئەو سیستەمێکی فدرالی و کۆنفدرالی دەخوازن سیستەمێکی نامەرکەزی دەخوازن سیستەمێکی دەخوازن و هەمی کولتور و هەمی ئۆل و هەمی نەتە و ڕێز لە هەفتوو بگرن یەک لە سەر نەبێ و یەک لە بن نەبێ حتا نەهادا دەناواندا دروشمەیەکی و بێنە نەتەو پەرستیە و مەزهەب چیتیە و مرکزیە چیتی تێدا بێن نینە ڕێکش خۆڕەکە نادن گروپن ئەیدۆلۆژی و ئەیدۆلۆژی بێ مەیدانێ لۆ ماژی مرۆڤ لێ دنەرێ لە دەرڤە تشتێکی دنێ لە دەرڤە ئەزەری ناسیۆنالیزم نەتەوە پەرستیە دەکەن کوردایەتیە دەکەن نەتەوە پەرستیە دەکەن شاژی مرکزیەتێ دکە مرکزیەت چیتیە دکە لۆمان بەڕاستیژی ئەو دیمەنە و هون لە ستۆکۆلم و لە بەرلین و ئەمریکای دەبینن ئەو نە ئەو دیمەنن کو لە ئیرانێ گەرەک ئەم ببینن لە ناوە ئیرانێدا هون گەرەک فەرقێ بکەن چاپەمەنیا کوردی vەیەکەی نیشانیوە نادا ئەس دەزانم و مەبەست تێوانژی چییە ئەزانم لۆمان بە کورتاسینەها استراتیژیەک نینە و ڕێک نادەن ئەو گروپێن یعنی استراتیژیش خوا لە ڕێکە گروپەکی چێدە لە ڕێکە گروپەکی ڕێخستنی چێدەبێت لێ گروپەکی ڕێخستنی نینە ڕێکخراو نینە سازی نینە خۆ نیشاندان وەک مەگوت خەڵک چێ دکە محەلەنە و ئەو محەلە سەرۆکێویان هەنە دەناوە محەلەیاندا و لیدەرێوان هەنا و لیدەرێک بێ کوشتن لیدەرێکی دنێ جێوی دیگرێ و ئەو لیدرێن پارچە پارچەنە لێ نەها ئەو نینە احتیمالە هەری زێدە ئەس دەدەم و تشتی هەری ڕاست دەبینم ئەوەکو خوێندەوانێن زانینگەهێ سەرۆکاتیە نویساندنە مانیفێستۆیەکی بکەن هەگەر که گوهرتن لە ئیرانێدا چێ بوو ئەو پرۆگرام و پەیڕە و مانیفێستۆ و پرۆژەیان چێ بکەن داک و ئیرانە نو چاوا ببە لە بەندا پارتیان نەسەکنن ji بۆ ئەو پارتیان دەرڤە پارتیان ئەجنەبی پارتیان بیانینە بیانی بوونە بەڕاستی بیانی بوونە لێ بنەڕە وەک من گۆت شاپەرز دەستێن ئەمریکیان دەنا چاوا بخوازنوان ئەو دکەن پەدەکێ ئیرانی و کوردێن ئیرانی ینی کوردێن پارتیان سیاسی دەبێژم لە دەستێ بارزانیدانە حتا لە خۆنیشاندانە ستۆکۆل مێدامە دیت لەسەر پارکاپ لەسەر پانکارتێوان چ نویساندیە لە شوونەک و دروشمەکیوان هەبێک و عینی دروشم بێک و خەڵک لە ئیرانی دەخوازێ yes for independent کوردستان یعنی بەڵێ ji بۆی سەرخۆبوونا کوردستانی ئەو شعرا ڕێفراندۆمە یا پەدەکیە شعرا ڕێفراندۆمێ تو چوا دەکارێ لە خۆنیشاندانن ئیرانی بینی سەر زمان و هەموو گەل و کولتور دەبێژن ژنجیان ئازادی ji بۆی و ئارمانجی خۆنیشاندانان یا ئیرانی ئارمانجی کوردان بە تایبەتی نە ئەوە ئیرۆ دەوڵەتێکی کوردی چێ بچنە بێ ڕێفراندۆم سەرکەوەیان نەکەوە چی ئیشێوان پێ هەیە ئیشێوان ئەوە ڕژێم بێگۆڕتن پشترا لەسەر ماسێ بە ئاوایەکی دیموکراتیک ئەو پزگرێک بێن چارەسەرکردن تو چما دروشما ڕێفراندۆمێ باشوور لە خۆنیشاندانێن ئیرانێ لە ستۆکۆلمێ بەکاردینی تو چما ژنژیان ئازادی دەگۆڕینی تو چما دژی بە شاپەرستان ڕ دڕۆنی فۆتۆراف دکشینی یعنی مرۆڤ لێ دنەڕێ ئەس دەخوازم vەیەکێ بێژم vانە ئەو گروپێن محالەفەت و ئۆپۆزیسیۆنە ئەجنەبی بیانی لە دەرڤە دەبن دەستی هێزێن دەرڤەدانە تشتێکی وان بە هەندوڕ ڕاتنەیە بە کورتاسی من دەخواست vەیەکێ ببێژم بێگومان وەک من گوت پرۆڤۆکاسیۆن چێ دەبن وان پرۆڤۆکاسیۆنانە دەدەما شادا هەبوون دەدەما خومەنیدا هەبوون و ساڵە 94 پرۆڤۆکاسیۆنێن وسا مەدیتن و نەهاژی پێواژوەیەکی نو چێ دەبێت بەوێ پێواژوێ هەنێک پرۆڤۆکاسیۆن چێ دەبن وەک پرۆڤۆکاسیۆنی هێرشاک و کردن سەر حرمل شاه چراغ حرمل شاه چراغ هێرشاک و هاتکردن دەبێژن داعشێ کردە احتیمالە داعشێ گربە سوکرێ خۆشی لێ یەک پیڤانا من هەیە ji بۆی هەمی چالاکیان سەربازی و عسکەری و خۆ تەقاندن و ئێرشێن وسا ئەو ژی ئەوە کی کریە ژمڕا نەغەمە نە دەردە نە گرنگە
کەتیە خزمەتێکی ئەو ژمڕە گرنگە لە باکوورژی وسایە لە باشوورژی وسایە لە عراقێژی وسە لە ئیرانی شوێن لە هەمووی دنیای وسایە یعنی تو هەر چالاکێک و هاتکردن نەگرنگەکی کریە شەمدین ساققژی لە پێواژوەیە ئاشتێ دادەنابرا ئۆجەلان و تورکت ئۆزالدا چالاکی کرد ئەو کی کرد پەکێکی کرد شەمدین ساقە کرد نەوسا لێکەتە خزمەتێکی ئەو ژمرا گرنگە ژمرا نەگرنگەکی کریە ئەو چالاکیەک و دەبێژن داعژی کردی عینی وسێ احتیمالە دەمێ پێش زێتر ببن ji خۆ ڕوحانی گوت بە سەدەما سەرهەڵدانی بن ناوێ ژینە ئەمینی ئەو ئێرەش سەرمەچێ دەبن ئەو چواتایە خویایە تشتێن وسا چێ دەبن و تشتێن و نەهادەنا لە سنوورە ئەزەربایجان و ئەرمەنستان و ئیرانێژیدا چێ دەبن احتیمال تشتێن وساژی هەبن لە سنوورە عراقی کەمتر تەخمین دەکەم ji bo ku hegek ku li snûra Iraqê da êrişekî bikin bo ser Herêma Kurdistanê ehtimale berastî jî bitirsin ku Emerîka bi ciddî bê serxetî ez bawer nakim tiştekî wisa bikin û pêwîstiya wan jî pê nîne ji bo ku tiştê ku ew dixwazin hikûmeta Herêmê Kurdistanê ji wan re dike û heger ku wisa bikin ehtimale zerer bidin hikûmeta nû ya Iraqê jî حكومتها نو شخوة دزان دوه بيك هات يعني هذا كنت تشتكي وصار احتمال الزر بدن في حكومة يجي احتمال العراق تشتكي وصار خوازن لي أذربيجان احتمال بخوازن الشرك شبابه أو الشرك شبابه هم إسرائيل دناف دايا أمريكا دناف دايا تركيا دناف دايا واحتمال ويدمي أو بكن بهانا جبكو سر هالدانان بيسر كود بكن يعني استراتيجية كيوسا احتمال بدمي بيش سريها البدا و پشتی وێ احتیمالە ئەوێ ئالێندنێژی استراتیژیەوان هەبن مەترسی هەرێمە زنجی ئەڤ هەیە و لە هەرێما کوردستانێدا ئانجی لە تورکیاوە جیهادی مداخلێ وێ مەسەلێ بکەن وەک سووریا لێبێ احتیمالە وێژی هەیە لێم لەسەر احتیمالات پڕ ناخفن تشتێک و نەها هەیە ئەڤە بە مناسەبەتە چلەیە ژینە ئەمینی پێواژوەیەکی نو دەست پێ دیکە ژنە هەوشونڤە هونگەرەك لە ئیرانێ زێدەتر بنەر لە جە من ئەف بوو لە کەرەما خووە ئەس دیسا ڕەجای ژوە دەکەمش بۆ کەناڵا من نویە پڕ کەس vê kanalê nas nakin li kerema xwe kanala min bi dost û hevalan bidin nasandin ê ku abone û subscribe nekirine abone bikin û layîk bikin eger pirsyar û komentê we hebin binivîsin eger îro jî nebe rojekê din jî bî em dikarin bersîfa we bidin silav û rêz heta bernameya demê pêş hûn dixweşiyan dabin hîwa xweş naw